گرنگی ئەم جۆرە کۆنفرانسانە خۆی لەوەدا دەگرێتەوە کە پەیوەندیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەیەتی بۆ ئەوەی ڕاستەوخۆ بێت و بۆ گەیاندنی پەیامی ئێمە هەروەها لە نزیکەوە ئاشنابوون لەو هەنگاوانەی کە لە ئاستی جیهانیدا دەگوزارێت. پێش ئەوەی دەست بکەیت بە حکوومەتی ئەلکترۆنی هەنگاوێکی ترمان لە پێشە، ئەویش هەنگاوی کەمکردنەوەی ئەو بیرۆکراسی ئەو بڵێم ئەم ڕۆتیناتی لە مامەڵەکانی نێوان هاوڵاتی حکوومەتدا هەیە. یەکەم جارە بێ ئەم وەک لە پۆرتالی خزمەتدا باس کراوە سەرجەم ئەو خزمەتانی حکوومەت پێشکەش بە هاوڵاتی دەکات لەوێت تۆمار کراون وەک کەتەلۆگێک. دوای ئەوە دوای قۆناغی دوای دروستکردنی ئەم کەتەلۆگە اینجا قۆناغی بە دیجیتالکردن سپێکە. بۆ ئێمە ڕێگایکی دوور و درێژمان لە بەردەمە هەرێمی کوردستانیش ئامادەکاری باشی کردووە بۆ دروستکردنی ئەم ژێرخانە لە ڕێگای سیستمی تۆماری بایۆمەتری بۆ موچە خۆران و اینجا دوای ئەوەش لە قۆناغی داهاتوودا بۆ سەرجەم هاوڵاتیان و دانانی ژمارەی بێ هاوتا بۆ هاوڵاتی بۆی بێتە بناغەیەکی یعنی ژێرخانێک بۆ ئەم خزمەتگوزاریە. یەکەم کۆنفرانس دوای ئەم کۆنفرانسە کە بکرێت لە ئاستی جیهان لە ئاستی نێودەوڵەتیدا لە وڵاتی ئەرمینیایە. ئەوە بوو بەڕێز وەزیری گواستنەوە و تەکنەلۆجیای وڵاتی ئەرمینیا بە فەرمی بانگشتی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی کرد بۆ ئەوەی بەشدار بن لەم کۆنفرانسەدا.